من دەریا زێڕۆ حەسەن گێردی بۆ ماوەی 23 ساڵ پیشەم کاسبی دوکانداری پاسکلە. ئیشەکەم زۆر پێخۆشە و بە حەزی خۆم ئەو ئیشەم کردیە و هەتا 10 نەفەرێکی دەتوانم برێم لێرانە لە سۆران لە کرە من فێرە کار بووینە و بووینە ساحەی پیشەی خۆیان و دوکاندارن و دوکانیان دانایە و هەندێک هەیە وازیان لە ئینایە و ئەو هاجا ئێستاش بەردەوام مەسەلەن 4-5 نەفەر لێرە ئیش دەکە و لە مەخزەنێ ئیش دەکەن و لە دوکانێ ئیش دەکەن و ئەوها یعنی ئیشی خۆن هەیە. زیاتر ئەو پاسکلانێک کە لێرانە بازار و ڕەوازیان خۆشە، خەڵکەکە زیاتر ڕوو لە لەنگەی دەکا. مەوادەکەی باشترە و ئەشیاکەی زۆر باشترە لەوەی کە مەسەلەن ئەو سینیانەی کە ئێستا لە بازاڕیانە مەوادێکی باش نییە. ئێستا خەڵکەکە زیاتر بەس مەراقی لەنگەیە و پێش بیدایەتەکان کە لەنگەم ئینا خەڵکەکە دەیگۆ نوێ باشترە لە لەنگەی. هەتا خەڵکەکە لێ ڕاهات ئەو جازانیان کە لەنگە زۆر بە مقاومەترە و باشترە لە پاسکە لە سینیەکان ئێستا کە لە بازاڕی هەیە. نرخەکانیش بە جێرەی یعنی مارکە دەگۆڕێ، بە جێرەی خاوینی دەگۆڕێ. هەیە مەسەلەن لە 100,000 دەست پێ دەکا 26 گەورەکان. هەیە گچکەکان لە مەسەلەن 22-24 هەیە، بە 60 هەیە، بە 70 هەیە، بە 100 هەیە، بە 125 هەیە، حەسەب پاسکلە. پاسکل هەیە لۆ خەڵکی ئەوی چا دەکەینەوە ڕۆژانە خەڵک دێ پاسکلی دەدەینێ لۆ چاکردنەوە ئەو ئیشانەی لێ دەکەین. بەس ئەمە وەکو ئی خۆمان ڕۆژانە مەخزەنم هەیە. ئێستا من مەخزەنم هەیە ڕۆژانە لە مەخزەنی پاسکلی دینم مەسەلەن وهات عیار دەدەین و چا دەکەینەوە، خاوێن دەکەینەوە، مشکلە شتێکی هەبی لەوێن درا لەگە بارکردن و ئەو تشتانە زۆربەی هەرە زۆری ئەو سوکان و تشتانەیان لێ دەکرێنەوە، ئەو پەیدان و تشتانە لێ دەکرێنەوە لە بەوەی کەم جێ بگرن. ئەو تشتانە هەمووی تەرتیب دەکەین و عیار و مایارەکان لۆ دەدەینەوە و ئەو جا مەسەلەن حازر دەبی لۆ فرۆشتنێ. یعنی ئەوانە هەموو پێویستیان بە چاکردنەوەیە. هیچ پاسکلە کە لەوێ دێ وەنیە برێ حازرە و کاملە. زیاتر گەنجەکانن مەسەلەن 12-13 ساڵی و ئەوانە زیاتر مشتاقی پاسکلە ئاژۆشتنینە. ئەمە وەکو پیشەوەر ئەمە پێمان خۆشە خەڵکەکە زیاتر بەتەمەنەکان یان گەورەکان یان زەلامەکان پاسکلی باژۆن زۆر پێم باشترە لەوەی مەسەلەن ئێستا هەیە فترەك زوو ئەو تشتەش دەبینین و دێ مەسەلەن دەرێ پاسکلەکەم بدێ دکتۆر لۆی دانایمە. یعنی زۆر زە پرسیار دەکەین هۆیەکەی چییە دکتۆر لۆ لە بە چ سەبەبەک لۆی دانای دەرێ چۆکم دێشی یان لە بە فەقەراتم یان لە بە پشتم زیاتر ئەو عەزەڵەی چۆک و ئەوانە کە مشکلەی چادەکە زۆر دکتۆر پاسکلی لۆ دەنووسیتن. ئێجا ئەوانە مەسەلەن خۆشیەکەیمە لەوەیدایە کە من دەبینم کابرایەکی بەتەمەن دێ داوای پاسکلە چی دەکا. ئەمە زۆر بەوەی دڵخۆش دەبم کە دەبینم لە سۆران لە دەوروبەر شخصەکێ بەتەمەنە پاسکلی داژۆتن. ئەمن بەو تشتانە دڵخۆش دەبین. زۆربەی هەرە زۆریش مەسەلەن حەزمان وایە کە بەتەمەنەکان باژۆن باشترە.